سڵاوتان لێبێ بەڕێزان، ماوەیە کە زیرەکی دەستکردی گوگڵ جیمینەی تایبەتمەندیکی بۆ زیاد بووە کە زۆر بەهێز و نایابە. ئەم تایبەتمەندیە کاراسانەیەکی زۆر باشی کردووە، ئەویش ئەوەیە توڵی ڤیژوەڵ لەیئاوتی زیاد کردووە. ئەم توڵە کە توانایەکی زۆر باش ئەیا بە زیرەکیە دەستکردەکە بە تایبەت کە بۆ جیمینی زیاد بووە، ئەیا بە جیمینی کە توانای تێگەیشتنی هەیە لە هەموو پێکاتە و شوێنی شتەکان کە کاتێک لە ناو وێنەیەکدا هەیە یا دۆکۆمنتێکدا هەیە. واتە ئەم تووڵە وا لای ئایەکە کە ئایەکە تێگەیشتنێکی زۆر نایەبی هەبێ بۆ شتەکان، واتە تەنها وەکو خوێنەرێک نابێ، بەڵکو لە شتەکە تێگە بیرەکاتەوە لەی ئەو کاتە ئەنجامەکە ئاياتەوە بە تۆ. ئەم تایبەتمەندیە وەکوتم لە بەشی توڵسی جیمینای زیاد بووە، گوگڵ جیمینای کە بەشەی ئەپلیکیشن و هەم سایت بەردەستە. لە بەشی توڵەکانە وەک لە ڤیدۆکەیە دیارە ئاخیردانە نووسراوە ڤیژوەڵ لەیئاوت. طبعا من ئێستا سێ تایبەتمەندی زۆر گرنگی ئەم توڵەتان پێڵێ. یەکێک لەوانە کە بەهۆی ئەم توڵەوە تۆ ئەتوانیت وا لە جیمینەی بکەیت کە تێبگێت لە PDF و دۆکۆمنتەکان. بەنمونە تۆ ئینڤۆیسێک هەیە، واتە وەسڵێک هەیە، تر وەسڵی پارەدان بێ یان هەر شتێکی تر بێ، کاتێگەیی بە گوگڵ جیمینەی و ئەم توڵە بەکارهێنی، ئەم توڵەوات بۆ لەیەکە کە لە هەموو وەسڵەکە تێبگات، یعنی پێتەڵە ڕیزی یەکەم چییە، ڕیزی دووەم چییە، ڕیزی سێم چییە، خشتەیەک بێڵ ئێمە خشتەیەکە لەمە پێکاتوە، ئەمە بەشەکانیەتی، واتە زۆر بە جوانی تێگەیشتنی هەیە. و هەروەها ئەتوانی زۆر بە وردی داتا لە فۆرم و پسوڵەکان دەربێنیت و بخیتە ناو ئێکزڵێکەوە بەبێ ئەوەی هیچ شتێک خانەکان تێک بچێت. تایبەتمەندی دووەمیشی ئەوەیە کە توانایەوەی هەیە تۆ کاتێک دیزاینێکت کردووە ئیتر بە قەڵەم و وەرەقە خۆت کرد بێت یا بە کۆمپیوتەر دیزاینەکەت کرد بێت، ئەمە توانێت بۆ بکە بە کۆد، واتە داێڕێژی تۆ بە کۆد. تایبەتمەندی سێم و کۆتاییشەوەیە کە چارت و گرافیکەکانت بۆ شیەکاتەوە، واتە چارتە ئاڵۆزەکان یان گرافیکە ئاڵۆزەکان ئەتوانین بەکارهێنانی ئەم تایبەتمەندیە زۆر بە شێوەیەکی باش و نایاب ئەنجامەکەی لێ دەربکەی بۆ خۆت. هەروەها لە بیرتان نەچێت ئێستا کۆرسێکی نایابی زیرەکی دەستکرد بۆ سەرجەم ئاستەکان بە شێوەی تۆمارکراوە بەردەستە، ئەتوان بۆ زانیاری زیاتریش نامە بنێرن. لە بیرتان نەچێت داهاتوو بۆ زیرەکی دەستکردە. هیوادارم ئەم تایبەتمەندیەش بەکار بهێنن. زۆر لەمانە و زیاترمان لە کۆرسەکە باس کردووە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک، خواتان لەگەڵ.